ئازیزان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەیەکتری ڕاڤە بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنامەی ڕاڤە هاوکاتە لەگەڵ ساڵیادی ڕۆژی جیهانی کتێبە. گفتوگۆی تەوەری بە کولتورکردنی خوێندنەوەکەین بە میوانداری کاگارام سەدیق نووسەر و ڕۆژنامەنووس. کاگارام خۆشحاڵین و بەخێربێت. زۆر سپاس بۆ ئێوە، سپاس بۆم دەرفەتە. کاگارام جەناب دۆکو نووسەرێک و کەسێکیش کە ساڵانێکی درێژە لە ناو کایی کتێب و چاپەمەنی و دەست و پەنجەنەرمکردن لەگەڵ دنیای خوێندنەوە و دوو کتێبیشت هەیە کە هەردوو کتێبەکە باز لە چۆنەتی بە کولتورکردنی خوێندنەوە ئاستەنگەکانی بەردەمی دەرفەتەکانی گەشتبینیەکانت سەباردبووی کە چەند دەرفەت و هەلومەرچێ و ڕەشبینیەکانیشت لە بەرامبەرەوەی کە لە کۆمەڵگەی کوردستانە کۆمەڵێک ئەستەنگی جیاواز هەیە لە بوارە جیاوازەکان بە تێگەیشتنی جیاواز و لە تەمەنە جیاوازەکانە سەبارەت بە کولتورکردنی خوێندنەوە. ئەمێ دەستپێکی بەرنامەکە بۆ دەست پێ بکەم کە لە کاتی ئێستا کاگاران بۆ خۆی بۆ فەزای کۆمەڵگەی کوردستان خوێندنەوە چییە؟ ینی فەزای کۆمەڵگەی کوردستان ڕوو لە گەشە و پێشکەوتنە بەرە و بە کولتورکردنی خوێندنەوە و کرانەوەیەکی زیاتر و گرنگیەکی باشتر بە کتێب یانەوەی کە لە پاشەکشە و لە بەردەم ئەستەنگی گەورەترە. بەڵێ سپاس بۆم دەرفەتە، سپاس بۆ ڕاستیەکەی ئەتوانم بڵێم ناتوانین بە تەحدید باسی بکەین بڵێن ئێمە ڕوو و کتێب هەنگاوەنین یان لە کتێب ڕاکەین، یان ئێمە دووشتە، بەڵام ئەتوانم بڵێم کە خوێنەر ئێستا لە چاو ساڵانی پێشوو زۆرترە. من دژی ئەو قسەیەم کە پێیان وایە کە خوێنەر پاشەکشەی کردووە لە هەشتاکان یا لە نەوەتەکانە خوێنەر زۆرتر بۆ نەخێر. خوێنەر ئێستا زۆرە، بەڵام لەگەڵ ئەمە چاپکردنی کتێبیش زۆرە. ڕەنگە بۆ منە لە ساڵانی هەشتاکانە مانگانە 5 کتێب چاپ بوو بێ، بەڵام ئێستا ڕۆژانە 5 کتێب چاپە بێ بەلانی کەمەوە، کەواتە خوێنەر زیادی کردو. بەڵام ئەمە لە ئاستی تەمۆحی پێشکەوتنەکانی ئێستای کۆمەلگای ئێمەیانە، لە ئاستی تەمۆحی پێشکەوتنەکانی ئێستای جیهانیشانە. ینی ئێمە لە بەروی لە ناو کۆمەلگای ئێمە هەنگاو نەدناوە لە 20 ساڵی ڕابردوو بوو بە کولتورکردنی خوێندنەوە، کەواتە توانین بڵێن هێشتا لای ئێمە خوێندنەوە کولتور نییە، هێشتا لای ئێمە هەنگاوی بنچینەی نەنراوە بۆ بە کولتورکردنی خوێندنەوە. کەسانێکمان هەیە خۆڕسک دەخوێندنەوە، کەسانێکمان هەیە بەهۆی کەسوکاریانەوە یا بەهۆی حەزی خۆیانەوە دەخوێندنەوە، یان بەهۆی دەستگەیشتنیان بە زانیاری و معلومات و جۆرێک لە حەزیان هەیە بۆ دەستگەیشتن بە معریفە ئەمانە خوێندنەوە. بەڵام وەکو گشتی ئەگەر عامی خەڵک سیرکەین، خوێندنەوە لای ئێمە نەبوو بە کولتور، بۆیە پێویستمان بە کولتورکردنی خوێندنەوە هەیە لە هەموو ئاستەکانە کار بکەین. من لەو دوو کتێبی کە بەڕێزت باست کرد لە هەردوو چانە بە وردی، لە یەکەمیانە بە شێوەی تیۆری، لە دووهەمیانە بە شێوەی کردداری چی کراوە لە ناو کۆمەڵگەیەمە هەموویم خستۆتە ڕوو کە لە سێکتەری پەروەردەوە دەست پێەکە، خێزانە بێ هاوکار بێ، کەناڵەکانی میدیا بۆ ئەم بەرنامەی بە ڕێزت ئەبێ هاوکار بێ، دەستگاکان ناوەندەکانی چاپ و بڵاوکردنەوە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی هەموو ئەمانە ئەبێ بە جۆرێک لە جۆرەکان لە ڕێی خۆیانەوە پێی بەرنامەی خۆیان هاوکار بن بۆ پرۆسی بە کولتورکردنی خوێندنەوە. بەڵام دوو خاڵە زۆر سەرچێکە لە کۆمەلگای ئێمە کە پێویستە هەردووچان زۆر چالاک و ئەکتیڤ بن پرۆسەی پەروەردەیە لەگەڵ خێزان، کە ئەمە ئەبێ بەڕاستی زۆر بە وردی کار لەسەرەمە بکەن و ئەبێ هەمومان ئەو سێکتەرانەی تریش چوەک میدیا، چوەک ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی، چوەک هەناوەندەکانی چاپ و بڵاوکردنەوە پشگیری خێزان و سیستمی پەروەردە بکەین بۆی ئەو هەنگاوانە وردە دەست پێ بکرێ و بەرەو پێشەوە بڕات. کاگارم زۆر جار ساڵانە لەسەر ئاستی دنیا و لەسەر ئاستی بەشێکی زۆر لە کۆمەلگاکان کۆمەڵێک ڕاپرسی و سەرژمێری و داتا بڵاوەکرێتەوە لەسەرەوەی کە بۆ نمونە لە کۆمەلگایەکی وەکو کۆمەڵێک وڵاتی دەوڵەتی فەڕەنسا چەند کەس خوێنێتەوە لە ساڵێکە، چەند کتێب خوێنێتەوە لە ساڵێکە، چەند کاتژمێرە خوێنێتەوە، ئەو ڕگەزانەیە خوێندنەوە بنون ڕگەزینێر زیاتر خوێنێت یا ڕگەزی مێ خوێنێتەوە. هەتا ئێستا لە کوردستان ئەم جۆرە ڕاپرسی و بەدەداتچوونانە نییە. بەڵام ئەوەندەی کە جەنابتان لەگەڵم بابەتای دەست و پەنجەدا نەرم کردووە و خاوەنی دەستگایەکی چاپەمەنین، کۆمەلگەی کوردستان بە دڵنیایی و ناگاتە هاوشانی کۆمەلگاکانی ئەوروپا، بەڵام
بەراورد بە دەوڵەتانی ناوچەکە بەراورد بە عێراق بەراورد بە سووریا و ئوردون و تورکیا و ئێرانوانە کۆمەڵگەی کوردی لە ئاستێکی چۆنە هەیە ینی ئاستی خوێندن لە کۆمەڵگەی کوردستان باشترە لەوان هاوشانە بەوان ڕەنگە ینی من هەر تاقیمێ بکەم یا بڵێن هەر دەست نیشانکردنێک بۆ ئەم پرۆسەیە بکەین ڕەنگە زیادە ڕووی بێت چکە وەکو بەڕێز و ئامارمان لە بەردەسانیە بەبێ ئاماریش ناتوانانی بەس وەک وردبوونەوەی خۆم کە لە ماوەی لانی کەم 20 ساڵی ڕابردووە کە لە ناوەندەکە بە وردی چاودێری بارودۆخەکەم کردو ئەتوانم بڵێم تا ئێستاش لەبەر ئەوەی لانی کەم لە سات دەبۆ 15 کۆمەڵگەی کوردی نەخوێنەوارە کە ئەمە بەڕاستی لە کۆمەڵگەکانی ترە ناڵێم نییە بەڵام زۆر کەمترە ڕاست وەکو ڕێژەی کەمترە ڕێژەکەی کەمترە وەکوەوەی کە کورد هەمیشە گەلێکی چەساوە بووە بەردەوام چەسێنراوەتەوە ژێر دەستە بووە هەتا ئێستش کەم من و بەڕێزت قسەکەین مەترسی لە ناوچوون و پوکانەوەمان لەسرە بۆیە بەردەوام ئێمە خەمی ترمان هەبوو تاوەی خەمی خۆپەروەردەکردن و خۆبوونیادنادمان هەبێ هەر خەمی ئەومان هەبوو کە ئێمە لە ناو نەچین نەک خەمی ئەوەی کە خۆمان پەروەردەکەین دەست بەداهێنان و ئەمانە بکەین طبعاً ئەم خەمەیان وای کردو ئێمە ڕەنگە بڵێم لە چاو کۆمەڵگەکانی ترا لە دواوی بەڵام من هەمیشە وام وتور کە ئێمە بەڕاستی نابێ بێ ئومێد بین ئەگەر لەم شاری سلێمانیا 100 کەس بخوێنێتەوە من بێ ئومێد نابم چکە ساڵی داهاتووە بێ بە 100 کەس کە ئەمە بەڕاستی زۆر گرنگە و من لەوە دڵنیاتەکەم و هەم بەڕێست و هەم بینەرە بەڕێزەکان کە ساڵانە خوێنەر زیاکە چکە ژمارەی چابوونی کتێب زیاکە ژمارەی ئەوانەی کە کتێب دەخوێننەوە زیاکە بەڵام لێرەدا کێشەیەکی ترمان هەیە کێشەوەنی ئێمە بەس بخوێنینەوە کێشەوەی ئێمە چی ئەخوێنینەوە من کوالێتی خوێندنەوە کەمان زۆر گرنگە کە ئەبێ دیسان ئەمەش بەڕاستی چ لە ڕێی ناوەندەکانی خوێندنەوە چ لە ڕێی خێزانەوە چ لە ڕێی ناوەندەکانی چاپ و بڵاوکردنەوە و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و میدیاوە کار لەسەر ئەمە بکات چکە بۆ من کتێب هەیە لە شاری سلێمانیە لە ماوەی کە 1000 نسخەی لێ سەرف بووە بەڵام ئایا ئاستی باشی ئەم کتێبە ئاستی معرفی ئەم کتێبە چەنە گرنگە چەنە ئاستی ڕۆشنبیری تاگە باتە سەرەوە کەواتە ئەبێ ئێمە ئاست لەگەڵ ئەوەی کە خوێندنەوە ئەکەین بە کولتور هەنگاوێکی گرنگترمان لە بەردەمای ئەوەیە کە ئاستی وشیاری خوێندنەوە بینە سەرەوە ئاستی ئەوەی کە چۆن کوالێتی خوێندنەوە بەرزکەینەوە بۆیە کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەیەکە خۆشبەختانە لە کتێبەوە نزیکە و زۆری دەستگاکانی زۆری چابوونی کتێب ئەمە بەڵگەیە لەسەروی کە لە کتێبەوە نزیکە بەڵام پێویستە هەنگاوی زیاتر بنرێت ینی هەمیشە پێویستمان بۆیە لەگەڵەوەی کە خوێنەوەکەین بە کولتور ئاستی خوێندنەوەی کتێبە باشەکان بەرینە سەرەوە دەستگاکانی چاپ کەناڵەکانی میدیا هەمویان کار بکەن لەسەروی کتێبە باشەکان زیاتر بە خەڵک بناسێنن کە ئەمە کاردانەوەی باشیانە بێ بۆ نمونە گەر لەم ساڵە دەستگایشی وەکو ئێرە بۆ ئەم کەناڵە بەڕێزە کتێبی باش بە خوێنەران بناسێنێ ئەم کتێبە کاریگەریانە بێت لەسەر 1000 خێزان بۆ 5 ساڵی داهاتوو بەلانی کەم و 2-3 خوێنەر دروستەکەی کە ئەمانە بن بە خوێنەری بەردەوام کە ئەمانە ئاستی معریفیانە چێتە سەرەوە کە هەموو ئەمانە واکەن تۆ ڕەنگە ئیشەکەی خۆت تۆزێک بچووک ببینی بڵێ ئێمە هەر کتێبێکە خێنەر بەڵام نە ئەمە کاریگەری گەورەی ئەبێت لە ئێستا و لە داهاتووشە کاگەرم بۆ پێی کە جەنابتان خاوەنی دەستگای چاپەمەنی ناوەندی ڕەهەندن و ناوەندی ڕەهەند لە ماوەی ئەو 1-2 ساڵی کە دامەزراوە ژمارەیەکی باش لە کتێبی چاپ کردووە و ژمارەیەکی زۆر لە کەرنەڤاڵ و جۆرێک لە خوێندنەوەی کتێب و ینی هەندێ جوڵتان هەیە هاوشانی کۆمەڵ دەستگای تریش کە ئێمە ڕۆژانە بەریانەکەوین کە لە سلێمانی لە هەولێر لە دوهۆک بە حکمی و ئازادی کە لە باشووری کوردستان هەیە کەناڵەکانی ڕاگەیاندن و کەناڵەکانی چاپ و پەخشیش لە فراوانبوونان خوێندنەوەی تۆ بۆ ڕۆڵی ئەو دەستگا چاپەمەنیانە چییە ینی هەستەکەی ئەم دەستگا چاپەمەنیانە ئیزافێکی باشیان کردووە و بوونەتە هۆکارێک بۆی کە دنیای خوێندنەوەی کوردی فراوانترکەن ڕاستەکەی دەستگاکانی چاپ لە هەر وڵاتێکا زۆر بن گرنگی زۆریان هەیە بەڵام بەداخەوە تا ئێسش لە کوردستانە لە هەرێمی کوردستانە لەم پارچەی کوردستانە دەستگاکانی چاپ بەبێ بەرنامە ئەچن بەڕێوە کە چۆن بۆ منە لە زۆر سکتەری ترا جۆرێک لە پاشاگەردانی هەیە دەستگاکانی چاپ لە کوردستانی ئێمەشا بە هەمان شێوەیە بەداخەوە چەند دەستگایشی کەم نەبێت کە بە پێی بەرنامە و پرۆگرامی خۆیانش لە پێشەوە دەستگاکانی تر
هەر کتێب چاپەکەن بەبێ ئەوەی کە ئەم کتێبە ئایا پێویستی ناو کتێبخانەی کوردیە یان ئەمە پێویست نییە یعنی تەنها ڕفی ینی هەندێک لە دەستگاکان ڕێزم هەیە هەمویان هاوکار و هاوپیشەی ئێمن کە کتێب بەڵام بەس کتێب لە ناو کتێبخانەی کوردی زیاد دەکەن نەک کتێبی پێویست زیاد بکەن ئێمە وەکو ناوەندی ڕەهەن لەم 2 ساڵی ڕابردووە کە دامەزراوین هەوڵمان داوە بەشی هەرە زۆری ئەو کتێبانە چاپین کە پێویستی ناو کتێبخانەی کوردین کە بۆشاییەک پڕەکەنەوە ناو کتێبخانەی کوردیە خۆ لەو مەجالای کتێبخانەی کوردی هەژارە کە بەڕاستی دەستگاکانی چاپ بەگشتی ئەبێ ئەوها ئیش بکەن کەناڵەکانی میدیاش بەداخەوە ئەم کەناڵی بەڕێستان و چەند کەناڵێک تر بەرنامەی تایبەتیان هەیە بکتێب بەشی هەرە زۆریان ناچن بەلای کولتور و کتێب و ئەمانەیە کە بەڕاستی ئەمە کەلێنیشی گەورەیە چکە تۆ ئەگەر بتەوێ تاقیمی میلەتێ بکەی بتەوێ میلەتێک هەڵپسەنگێنی یەکەم جار لە کولتورۆ سەیرەکە لە سینەماکەیەوە لە چاپ و بڵاوکردنەوەکەیەوە لە شێوەکارەکانیەوە لەمانەوە سەیرەکەی تۆ کەناڵێکی گەورەت هەیە لانیکەم ڕۆژانە 20 بۆ 24 ساعت بەرنامە هەیە ناکرێت نیو ساعاتێک بدا بە کولتور کە ئەمە هەم بە جۆرێک لە جۆرەکان ناسنامەی نەتەوەی ئێمەیە هەم بە جۆرێک لە جۆرەکان ڕۆشنگەربوونی نەتەوەکەمان تاکەکانمان لەمەوە دەست پێەکە ینی زۆر جار من لە کۆتایی نەوەتەکان و بیداەتی 2000ەکان و کەیتە وردەوردە لەگەڵ کتێب ئاشنا بووم بەرنمەیەکی بچووک لە ڕادوویەکەوە گەر شەرحی دێڕە شعرێکی مەحوی یان بەیتێکی مەحوی یان شعرێکی مەحوی بواە سەرنجی ڕاکێشان ئەچوم یەکسەر دیوانەکەی مەحویم پیا کرد و بۆی ئەو شعرە بخوێنمەوە کەواتە ئەمانە هەمووی کاریگەری هەیە بیدیا کاریگەرێکی زۆر گەورەی هەیە لەسەر بە کولتورکردنی خوێنەوە لەسەر بەرەو پێشبردننی ئاستی معریفی کۆمەڵگا بۆیە ئەکرێ لەگەڵەوەی گرنگی بە سیاسە دەین گرنگی بە ئابووری ئەدەین گرنگی بە بابەت کۆمەڵایەتەکانی هاوکات گرنگی بە کولتوریش بین بۆ ناوەندەکانی چاپ و بڵاوکردنەوەش ئەم هەمان قسە ڕاستە ئەوانش ناکرێت تەنها لە بوارێک یا لە 2 بوارە کار بکەن ئەبێ گرنگی بەو بوارانە بدەن کە وەک پێشترتم پێویستی کتێبخانەی کوردیە و گرنگی بە هەموو بوارەکانی تریش بدەن بۆ نمونەیەکی لە کێشەکانی دەستگاکانی چاپ لای ئێمەوەیە کە دەستگاکانمان ناسنامەیان نییە لە هەموو مەجالێکا کتێب چاپەکەن ئەبێت دەستگاکانی ئمە بۆ ئێسێمە بنکەی ژینمان هەیە بەس گرنگی بە بابەتی ڕۆژنامەوانی و مێژوویە ئەمە زیاتر ئەرشیفیە دەستگایکی ئەرشیفیە فعلەن ئەمە بەڕاستی گرنگە ئێمە وەکو ناوەندی ڕەهەن تەنها گرنگی بە ئەدەبیات و فەلسەفە ئەدەین وردە خەریکە دەست پێەکەین بۆ جۆرێک لە زانست بە شێوەفراوانەکەی نا زانست تەنها بۆ نەوجەوانان چۆ کتێبخانەی کوردی لەم بوارەیە زۆر هەژار ئەمانوێت لەم سێکتەرەشا کار بکەین بەڵام بەشی زۆری دەستگاکانی تر لە هەموو مەجالەکانە کتێب چاپەکەن ڕۆژی کتێبی فەلسەفی چاپەکە ڕۆژ دوایی مێژووی چاپەکە ڕۆژی دواتر سیاست چاپەکە ڕۆژی دواتر بیرەوەریش ینی ئەمە جۆرێک لە بێناسنامەی بۆ جۆرێک لە پەرتوبڵاوی جۆرێک لە پەرتوبڵاوی کە زۆر جار بەداخەوە بەهۆی ئەمەوە ئەبێتەوە هێوی کە کوالیتی ئەم کتێبانە بێتە خوارەوە چونکە تۆ لەو بەجالانە پسپۆری هەمویانە دەست ناکەوێت تا هەڵسەنگاندن بۆ ئەم بەرهەمانە بکە و بەرهەمێکی باش پێشکەشی کتێبخانەی کوردی بکەیت کاگەرام لەسەر ئاستی تاک بۆ نمونە زۆر جار من لەگەڵ ئەو وەسەتانەی کە لەگەڵ فیا جیاوازەکان قسەم کردووە گلەی و نەقدێکی زۆر هەیە لەسەر بابەتی خوێندنەوە نەک لەلایەن خەڵکی ئاسیا لە کۆمەڵگەی کوردستان بۆ من لەلایەن دەستەبژێرەوە یعنی گلەی هەیە لەسەرەوەی کە بەشێک لە نووسەران وەرگێڕەکان ڕۆژنامەنووس هونەرمەند و هەندێک جار لەگەڵ ئەم ڕخنەی ڕوبڕووی بەشی لە مامۆستاکانی زانکۆ و مامۆستا پەروەردەیەەکان شکرێتەوە کە دوای خوێندن دوای ئەوەی تەدریستاوەکەن نابن بە هاوڕێی کتێب و دەمەزەردی معریفە و پەروەردە و تێگەیشتنیان و مامەڵەکردن لەگەڵ ئەو دنیا پێشکەوت و تازەی کە ئەزانین ئێستا گۆڕانکاریەکان چەند خێران چەند فراوانن ینی خوێندنەوەی تۆ بچیە بۆی کە بەشێک لە دەستەبژێری ئێمە بەشێک لە خەڵکانێکە ئێمە زۆرجار پیاڵی خوێندەوارانی ئێمە ئەمان ناخوێنمە ڕاستەکەی ئەگەر بۆ نمونە کابراایشی دوکانداریان کابراش کەسێکی تر کە کارێکە کرێکاری نەخوێنێتەوە ڕەنگە ئاسایی بێت تا ڕادەیەک ئەوان لە کەوانەیە بەڵام ئەگەر دەستەبژێر نەخوێنێتەوە گەر نووسەرەکان ئەگەر مامۆستایانی زانکۆ یان مامۆستایانی تر نەخوێنەوە بەڕاستی ئەمە یان میدیاکاران نەخوێنەوە لەگەڕ ڕێزم بۆ بەڕێز بەڕاستی ئەمە کارە ساتە چونکە تۆ وەکو میدیاکار من وەکو نووسەر مامۆستایەکی زانکۆ هەموو ئەمانە بەردەوام پێویستیان بە ئەپدەیتکردنی زانیاریەکانیان هەیە دنیا ئێستا زۆر خێرایە یعنی تۆ ئەگەر بۆ نمونە
2 ساڵ نەخوێنیتەوە بە دڵنیایی و دواکەوی مامۆستایەکی زانکۆگەر ئەگەر 2 ساڵ کتێبی تازە نەخوێنێتەوە چۆن ئەتوانێت بە میتۆدی تازە زانیاریەکان بگەێنێتە فێرخوازەکانی چۆن ئەتوانێت زانیاری تازە لەو بوارەی خۆیان بگەێنێت بە حەقەت ئەمە کارەساتە من نمونەیەک باسەکەم کە بەڕاستی جێی داخە هاوڕەیەکم وتی کچەکەم خەریکی بەدەستێنانی ماستەر بوو وتی زۆر بە پەرۆش بوو بۆ دەستکەوتنی سەرچاو ئەهاتە کتێبخانەکەی من و کتێبیە برد و ئیتری زۆر مشکۆڵ بووتی زۆر دڵم خۆش بووی کە کچەکەمە خوێنێتەوە بۆ بە دۆستی کتێب وتی زۆرم پێ خۆش بوو وتی بەس ئەوەنەی کە بەحسی ماستەرەکەی تەواو کرد و ئۆکەی وەرگرت و تەواو بوو بە مامۆستای جامعە وتی هەموو کتێبەکانی بۆ هێنا وتی باوکێت من پێویستم بە کتێب نەما ینی ئەمە بەڕاستی گەورەترین کارەساتە لە کاتێکە لەوێوە تۆ زیاتر پێویستت بە کتێبە نەک ماڵ ئاوایی لە کتێب بکەی بەشێکی زۆر لە نووسەرەکانیشمان دوای خوێندنەوەی بۆن من چەند ساڵێک کە دەخوێننەوە و چەند بەرهەمێک بە بڵاوەکەنەوەی تر بە جۆرێک لە جۆرەکان ماڵ ئاوایی لە کتێبەکەن ینی ئەڵێ ئیتر ئاستی معریفی ئێمە گەشتوتە شوێنێک پێویستمان بە خوێندنەوە نەماوە دەبێ هەر بنووسین ینی من خۆم بە نەس جۆم لەم قسەیە بوو بە حەقەت ئەمە کارەساتەیە بەشی زۆری میدیاکارەکان لەگەڵ ڕێزما بۆ ئێوە بۆم کەناڵی بەڕێستان بەشی زۆری میدیاکارەکان ناخوێنەوە من برادرم هەبوو میدیاکار بووە و کاتێک کە بڵێم زۆر بەناوبانگ نەبوو زۆر هین نەبوو تەنها پامێرێکی بەسیط بۆ زۆر زیاتری خوێندەوە لەوەی کە ئێستا بۆ بە مدیری بەشێک لە کەناڵێک یا بۆ بە مدیری نووسینگەی کەناڵێک ئەو کاتە لانی کەم هەفتەی کتێبێکی خوێند و ئێستا بە 3 مانگیش کتێبێک ناخوێنێتەوە ینی ئەمانە هەمووی واکە کە جۆرێک لە جۆرەکان پاشەکشەیەکیش هەبێ بۆی کە ینی کوالەتی بەرنامەکانمان لە ناو کەناڵەکانە بێتە خوارەوە کوالەتی وانەکانمان لە ناو زانکۆکانە بێتە خوارەوە کوالەتی نووسینی کوردی نووسەرە کوردیەکانمان بێتە خوارەوە چونکە هەر نووسەرێکی کورد لانی کەم ڕۆژانە چەند ساعتێک نەخوێنێتەوە چۆن ئەتوانێت دەقێکی دەهێنەرانە بنووسێت هەر میدیاکارێک لانی کەم هەفتانە کتێبێک من نەخوێنێتەوە چۆن ئەتوانێت بەرنامەیەکی باش پێشکەش بکات چۆن ئەتوانێت پرسیار بکە هەر بەڕاستی چۆن ئەتوانێت پرسیار بکە مامۆستایەکی زانکۆ گەر مانگانە چەند کتێبێک نەخوێنێتەوە چۆن ئەتوانێت شتی تازە بە خوێندکارەکانی ینی هەموو ئەمانە بەڕاستی کێشەن و بەداخەوە من چەند ساڵە لەو ناوەدایم زۆر بە کەمی دەبینم کە بخوێنەوە کە هیوادارم ئەمە تەنها قۆناغێکی ڕاگوزەر بی و بتوانین هەمومان بگەڕێنەوە بۆ لای کتێب ماوسارم زۆر جارکە لە کۆمەلگای کێشە بێ بۆ نمونە کێشە کۆمەڵایەتیەکان تونند و تیژی پێش نەکەوتن زۆر کایتر پەروەردە بەرپرسیارەکرێت لەوەی کە پەروەردەیەکی مەدروست نییە پەروەردەیە کە خاوەنی مەنهەجێتێک نییە کە نەوەیەک پێ بگەێنێت ئەم نەوەیە نەوەیەکی ساغڵەم بێ نەوەیەک تەندروست بێ لە پرسی بە کولتورکردنی خوێندنەوەیە وەزارەتی پەروەردە داون دەستگاکانی حکوومەت وەزارەتی ڕۆشنبیری جیهەتی معنی تا چەند ڕۆڵی هەبوو لەوەی کە پرسی بە کولتورکردنی خوێندنەوە بچێتە خۆناغێکی باشتر ڕاستیەکەی طبعا من ژڕ ئەم وایە کە پەروەردە ینی کاریگەرترین چەکە لە ناو کۆمەلگای بتوێ کۆمەلگایکی پێ بگۆڕی گۆڵدامایە لە بیرەوەریەکانی ئاڵێ وەزیری پەروەردەم بانگ کرد وتم من نامەوێ یەک نەخوێنەوار لە کۆمەلگاکەمانە بمێنێ وتی پێیوتم مەحاڵە وەزیر وتی مەحاڵە شتیوان ناب وتی پێم وت مەحاڵ سەختە بەڵام مەحاڵ نییە ئەوە تا دەبینی لە ماوەی 70 ساڵە دەوڵەتێکی وەکو ئیسرائیل چەند بەرەو پێش چووە لەبەرەوەی لە بیدایەتەوە نیان هێش یەک نەخوێنەوە لە کۆمەلگاکەیان نابێ طبعا بۆ سێکتەرەکانی ترش کاریان کردو کەواتە لە ڕێی پەروەردەوە تۆ ئەتوانی کۆمەلگایەک لە ئاستێکی زۆر نزمەوە لە ئاستێکی زۆر سەرەتایی و لە ئاستێکی شوانکاری و کشت و کاڵی و بکەی بە کۆمەلگایەکی سەرمایەداری یا بیکەی بە کۆمەلگایەکی پێشکەوتو تەوان سەرمایەداری لە کەوانەیە بیکەی بە کۆمەلگایەکی پێشکەوتو بە کۆمەلگای کە دۆستی کتێب و زانست بێت دۆستی ڕۆشنگەری بێ بۆیە بەڕاستی لە پرسی بە کەوتوکردنی خوێنەوەشا پەروەردە پشکی شێری بەرەکەوێت من دوای پەروەردە خێزانم داناوە ینی ئەگەر لە ناو پەروەردەیە مناڵ بە کتێب ئاشنا نەکرێ خێزان چۆن ئەتوانێت ئەمە درێژە پێ بدا ئەگەر ئەمڕۆ لە خوێندنگەیەکە مامۆستایە کتێبێک بۆ کۆمەڵێک خوێنکار شەراکە کۆمەڵە قوتابی شەراکە ئەگەر خێزانەکە هاوکار نەبێ بڵێن
ئەم کتێبانە دابینکە بۆ ئەم خوێندکارانە کەواتە ئەم دوانە یەکتر تەواوکەن لێرەوە سەرچاوەکە دەست پێکا لە ناو پەروەردەوە تۆکە چێنرێت خێزان ئاویەدات کەواتە ئێمە لە ناو پەروەردەوە ئەبێت دەست بە کولتورکردنی خوێنەوە بکەین ئەوان بەرپرسیاری سەرەکین پشکی شێریان بەرەکەوێت من یەک نمونەت بۆ باسکەم لە پۆلی دووی ناوەندی بووم مامۆستایەکمان هەبوو هەروانەیەکمان شاغیر بووایە دەهات و طبعاً مامۆستای فیزیا بوو ئەگەر خۆشی دەرسی شاغیریە بۆیە هات و کتێبێکی لە کتێبخانەی خوێندنگەکەمان هەڵەگرت و هێنا و کتێبی بۆ خوێندن و ئێستش دوای زیاتر لە 22 ساڵ من شێوەکەیم لە بەرچاوە کە بەبینی ڕەحلەکانە هاتووە چوو کتێبی بۆ خوێندینەوە لەوێەوە کۆمەڵێک لە خوێندکارانی ئەو پۆلەی هاندا و چەند پۆلێکی تریشکە ئەو بڵێن وانەی پێوتین هاندا بۆی بخوێندنەوە ینی هەنگاوێکی بەسیط زۆر سادە لەبەروی لە خوێندنگەکەمانە کتێبخانێکی پچکۆلەی تیا بوو کە کەم خوێندنگە هەبوو لەو کاتەیە لە 2000ەکان و پێشترە کتێبخانەکان کتێبخانە هەبێت لە ناو خوێندنگەکانە خۆشبەختانە خوێندنگەکەی ئەمە تایە بوو کە بەداخەوە تا ئێستش هەندێک خوێندنگە کتێبخانەی تیان نییە کەواتە ئەمانە هەمووی ڕۆڵیانە بێت لە بەکولتورکردنی خوێندنەوە ڕۆڵیانە بێت لەوەی کە بەرەو کتێب هەنگاو بدەین ڕوو لە کتێب بکەین ڕوو لە معریفە بکەین کاگەڕم دەست خۆش بێ بۆ هەموو زانیارانەی کە پێت بەخشین پێم خۆشە قسەی لەسەر ئەوەش بکەین کە زۆر جار بەشێ لە خەڵک نەخوێندنەوە بەستنەوە بە بابەتی گەشەی تەکنەلۆژیاوە بەکارهێنانی تەکنەلۆژیاوە هەر بەڕاست کۆمەڵگەی کوردستان ئەگەر کتێبێک نەگرێ بەدەستیەوە لە ئایپادەکەی و لە مۆبایلەکەی و لە لاپتۆپەکەیەوە کتێبە خوێنێتەوە یانەوەی کە ئەم مبەررێت تەنها خۆپەڕاندنەوەیە کە بلۆی کە کەسێک خوێنێتەوە یان ناخوێنێتەوە ڕاستیەکەی ئەبێ ئێمە دووشت لە یەک جا بکەینەوە ئەوەی کە ئێمە لە ناو مۆبایلەکانمانە سەیری شتەکەین بابەتە خوێنینەوە بابەتی جۆرە جۆرە خوێنینەوە لەگەڵەوەی ئێمە کتێبە خوێنینەوە کاتێک ئێمە کتێبە خوێنینەوە دەستمان بە معریفە ئەگات و ئەم معریفەیە بۆ هەمیشەیی ئەمێنێتەوە بەڵام ئێمە لە ناو مۆبایلەکانمانە طبعاً ئەگەر کتێبی PDF تیانە بێت کە من دڵنیام لە 95 کورت کتێبی PDF لە ناو مۆبایلەکانیان نییە تەنها سەیری بابەتەکانی ڕۆژانەکە ئەمە تەنیا زانیاریە ئەم زانیاریە تەمەنی بەشێکیان 24 ساعتە هیانە تا هەفتەیەگەڕە دەستگەیشتن بە زانیاری لەگەڵ معریفەیە دووشتی جیاوازە زانیاری لە شوێنێکە کۆتاییەت یان بۆ نمونە بۆ هەموو تەمەنت پێویستت نابێت یان لە هونەری ژیانکردنە کۆمەکە ناکە من ئێستا ئەگەر بۆ نمونە ئەگەر پایتەختی هەموو وڵاتانی جیهان بزانم ئەمە چ کۆمەکێکمەکە بۆی کە لەگەڵ مناڵەکەمە بتوانم هەڵسوکەوتێکی باش بکەم ئەمە زانیاریە بۆ خۆم ڕەنگە لە بەرنمەیەکە کە لە تەلەڤیزیۆنێکە خەڵات و دیارە من بتوانم بڕەپارێکی باش بەرمەوە بەڵام ئەمە کۆمەکەم ناکە بۆی کە هونەری مامەڵەکردن لەگەڵ مناڵەکەم لەگەڵ خێزانەکەم لەگەڵ هاوڕەکانم باش بێ کتێبەمان لێکە ئێمە معریفەمان هەبێ فێری هونەری ژیانکردنمانەکە چۆن مامەڵە لەگەڵ خێزانەکەمانە بکەین لەگەڵ مناڵەکەمانە بکەین لەگەڵ دەوروبەرمانە بکەین چۆن بتوانین لە کاتی ئاستەنگەکانە ڕوبەڕووی ئاستەنگەکان بینەوە کە ئەمە بە حەقەت لای ئێمە تێک بە شێوەیەکی زۆر خراپ تێکەڵە کرێ کە ئەبێت جیان بکەینەوە کە بوونی زانیاری معریفە نییە کتێب سەرچاوی بنەڕەتی معریفەیە کەناڵەکانی ڕاگەیاندن کەناڵەکانی سۆشیال میدیا ئەمانە زانیارین ئەمە ئەمانش گرنگن بۆ ژیانی ڕۆژانە ناکرێ ئێمە لە شارەکەمانە شت ڕووبا و نەزانین چی ڕوویاوە ناکرێت لە وڵاتەکەمانە شت ڕووبا لە نەزانین چی ڕوویاوە بەڵام ئەمانە جێگرەوەی کتێب نین ینی پۆینتەکە ئەمێ ئەمانە جێگرەوەی کتێب نین کتێب سەرچاو بنەڕەتەکەی بێ هەمیشە بچینەوە بۆ لە کاگەرم بۆ نمونە زۆر جار لە کۆمەلگایە کە باسی هەر دیاردەیەکە کرێ قسە لەسەرەوە کرێ بۆ نمونە چۆن پەرداخێکەیە نیوەی لاوە خەڵکێ لێ پرسیاڵێم پەرداخە ئاویتیا هەیەکتیاڵێنا بەشێکی بەتاڵە ینی قسەکردن لە نیۆ بەتاڵەکە و نیۆپەڕەکەی هەمیشە جێگەی مشتومڕی ناو خەڵک بووە لەسەر پرسی کتێبیش ئەم بابەتە هەستەکەم ها دووبارە تەریبوونەوەیکی هەیە یان لێکچوونێکی هەیە بەشێک لە کۆمەڵگەی کوردستان بەدگومانن بۆی کە پرسی بە کولتورکردنی خوێندنەوە و گەشەی کۆمەڵگەی کوردی وەستاوە و لە کۆمەڵگەی کوردیا پەروەردە بە کولتور پەروەردە خێزان هەموو سێکتەرەکان پێکەوە دەستگاکانی چاپ ناتوانن خوێندنەوە بە کولتورکەن
بەڵام هەندێک دیدێکی تریشەیە کە باوەڕی وایە ژمارە چاپخانەکان لە زیاد بوونن، ژماری چاپکردنی کتێب زیاترە، ژماری خوێنەر ئێستا زیاترە و فەزاکە کراوەترە، ژمارێکی زۆر زانکۆ هەیە. هەموومانە کاریگەریان کردووە لەوەی کە کۆمەڵگەی کوردی بەرەو پێش بچێەوە کرانەوەیکی زیاتر ڕووبە، بە تایبەتی لە پرسی بە کولتورکردنی خوێندنەوەیە. پێم خۆش لە کۆتایی بەرنامەکەی بۆ منە بۆچوونی جەناب بزانم لەوەی کە گەشتبینی بۆ دۆخی کە ئێستا هەیە ئەو فەزایی کە ئەمڕۆ تۆ بەری کەوتویت و 20 ساڵە سەر و کارت هەیە لەگەڵەیە، هەستەکەی کە ساڵ لەگەڵ ساڵا باشتر و دەرفەت لەگەڵ دەرفەتا باشتر و ئێمە لەگەڵ جیلێکی تازە دەرگیرین کە ئەو جیلە لەگەڵ کتێبە دۆستایەتی و هاوڕێتی باشیە بێت. ڕاستەکەی من هەمیشە گەشتبینم و ئەگەر گەشتبین نەبوومە لە 2 ساڵی ڕابردووە 2 کتێب لەسەر و پرۆسێ نانووسی، بەڵام ئەبێ نەوەستین، ینی بەردەوام بۆ ئەم پرۆژەیە کار بکەین، ینی ناکرێت بڵێن هەموو شتێک پێرفێکتە و تەواو نەخێر. کۆمەڵگەیەمە وەکو بەڕێزەوتت وەک ئەو پەرداخەوەیە نیوە پڕەکەشی دیارە و نیوە بەتاڵەکەشی، ئەبێ ئێمە هەوڵ بین ئەوەی کە بەتاڵە پڕیکەین، ناکرێت پاڵی لێ بینەوە بڵێن نەخێر ئێمە نیوەیەکمان هەیە تەواو، چونکە ئەوە تایە نامێنێ ئەگەر کاری بۆ نەکەین و زیایی نەکەین، ئەوەش بە هەڵمە بێت ئەچێتە سەرەوە الحاصل. ئێمە زۆر گرنگە کاری بۆ بکەین و من گەشتبینم بەو نەوەیەشی کە ئێستا بنەوەی ئایپاد و بنەوەی ئەوەش ڕۆژێک لە ڕۆژان هەرەگەڕێنەوە بۆ لای کتێب. وەک گوتم چەنە زانیاریان هەبێ، من کوڕەکەم زۆر لە من شارەزاترە لە مۆبایل و لە تەکنەلۆژیا و لە سەتەلایتەکە کە خراپە بێت چاکێکاتەوەوانە، بەڵام هەر ئەبێ ڕۆژێک لە ڕۆژان بگەڕێت و بۆ لای کتێب. ئەگەر کتێب نەخوێنێتەوە وەک پێشتروتم لە هوەری ژیانکردن تێناگە، یعنی زانین لە مۆبایلێک یعنی هەرچەنە لە تەکنەلۆژیا شارەزا بێت چەنە بشتێتە ناوی پێویستی بە هوەری ژیانکردن هەیە، چونکە ئینسان بوونەوەریی کۆمەڵایەتیە، دواتر دێتە ناو کۆمەلگایە، ناکرێت وەکو کەسێک کە دوورە لە هەموو شتێکەوە مامەڵە بکە. بۆیە من بەڕاستی وەکو خۆم گەشتبینم بەوەی کە کۆمەڵگەی ئێمە بەرەو کتێب هەنگاو بنێ و بەڵامە بێ هەموومان لەگەڵ ئەو هەنگاوانەیە بین، هەمومان پشگیری ئەو هەنگاوانە بکەین، لە هەموو سێکتەرەکانشە کاری بۆ بکەین. کاگارم سەدیق نووسەر و ڕۆژنامەنووس هاوکاتیش خاوەنی ئەزمموی نزیکەی 20 ساڵ لە مامەڵەکردن لەگەڵ کتێب خۆشحاڵ بووین لە ئامادەبوونی بەڕێزەوە لەو گفتوگۆیە و ئومێدەوارم ئەو گەشتبینیەشی کە هاتە و ئەو وزە و پاڵنەرەشی کە ئاماژەت بۆ کردلەوەی کە نەوەسین و بەردەوام هەوڵ بین پرۆژەمان بۆی هەبێت و جوهد بکەین لەوەی کە دۆخی بە کولتورکردنی خوێندنەوە لە کۆمەڵ کوردی بەرەو پێشتر بەرین. سواز بۆ ئامادەبوونی جەنابەت، سواز بۆ زانیاریەکانت، خۆشحاڵ بووین لادەمتە. زۆر سپاس بێوەش. ئازیزان بە هیوای بە کولتورکردنی خوێندنەوە و پێشکەوتنی زیاتری کۆمەڵگەی کوردستان تا بەرنامەیەکی تری ڕاڤە بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێ.